ئێمە ئەمڕۆ لەگەڵ برایانی پارتی کۆبنەوەیەکی گرنگمان هەبوو. کۆبنەوەکە لەسەر نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ماوەیەک لەمەوبەر نەخشە ڕێگایەکمان نووسی پێشکەشی مەکتەبی سیاسی پارتیمان کرد. ئەوان بە نووسرا و جوابیان داینەوە. نەخشەکەی ئێمە و وەڵامەکەی ئەوان پێویستی بە کۆبنەوە هەبوو. لەو مدەتە لەسەر ڕفراندۆم لەسەر کێشەکانی کوردستان منتەقەکە داعش ڕاستی نەمانە پەرژا کۆبنەوەیەکی ئارام وەختێکیشمان هەبێ لەسەر ئەو نەخشە ڕێگایی کە پێشتر یەکێتی نیشتیمانی نووسی بووی تەقدیمی لایەنەکانی کرد و ئێمەش بە ڕەسمی وەڵاممان پێشتر وەڵاممان دابوونەوە ئەمڕۆ بە عەمەلی کۆبوونەوەمان کرد بۆ ئەوەی چۆنیەتی جێبەجێکردنی ئەو نەخشە ڕێگا لەو تەوەرانەی کە کاکمەلە بەختیار باسی کرد ئێمە ڕێککەوتوین لەسەر ئەوەی کە فعلەن پێویست ئەم قۆناغە قۆناغێکی نوێیە لە کوردستان و پێویستی بە خوێندنەوەیەکی نوێ هەیە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە لیجاندا بمەزرێ و بە زووترین کات ئێمە دەست بکەین بە جێبەجێکردن و بە نووسینەوەی ئەو ڕێککەوتن.